خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ با خۆشحاڵیەوە شەو لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئەمساڵ لەگەڵ هەر باران بارینێک لافاو یان کۆبوونەوەی ئاو لە هەولێر بەدیەکرێ. ئەمە بۆتە سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر و تەواوی خەڵکی کوردستان. وەکو دانیشتوانی شاری هەولێر باسی لێوە دەکەن کە لە زستانە ئەوان خەفەری لافاون و لە هاوینی خەفەری بێئاوی. بۆچی؟ زۆر قسەکراوە لەسەر پلانسازی شار، بەڵام بەشێک یاخود لایەنی حکومڕان لە شاری هەولێر پێی وایە کە ئەم پرسە بە سیاسی کراوە و گەورە کراوە. بۆیەشە کە دوێنێ لافاو لە چەند گەڕەکێکی شاری هەولێر دروست بوو، دەستەواژەی لافاو گۆڕا بۆ بە کۆبوونەوەی ئاو، بۆ بە پەنگ خواردنەوەی ئاو، بەڵام لە هەموو حاڵەتێکە هاوڵاتیان زەرەرمەندن. چۆن وا بکرێت هەمویان بە چاوێکی ڕەخنەگرانە و بە چاوێکی تیژ و بە چاوێکی وردبین و ویژدانانە وا بکەن کە کەمتەرخەم سزا بدرێ و هەولێریش لە ئاو ینی لە لافا و لە وشکە ساڵیە خەڵک زیانی بەرنەکەوێت. و تام ساتانش ئەو پێلی بارانبارینە تا ئێستا لە هەرێمی کوردستان بەردەوامەوە حالیان لە شاری هەولێریش بارانە بارێ بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەن. بەرنامەی ئەم شەوی ڕەهەنگ گفتوگۆ لەو بارەیەوەکە بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەدران مەحێدین ڕۆژنامەنووس، هەروەها سیروان گەردی ڕۆژنامەنووس کە هەردوو چاوەکو ڕۆژنامەنووس قسە لەسەر ئەو پرساکەن وەکو دوو گەنج وەکو دوو دانیشتووی شاری هەولێر. سڵاو لە هەردوو میوانی عزیزم. کاک بەدران، سەرەتا لە جەناب تۆ دەست پێکەین، تۆ بووی وتپوت ئێمە ماوەیەک خەریکی خەفەریاتین لە ترسی لافا و ماوەیەش خەفەریاتین لە بێئاوی. ئەم دەستەواژەیەت سیاسیە یاخود حەقیقەت؟ سپاس کاکزانە، سڵاو لە ئێوە لە بیوانە خۆشەویستەکان، سڵاو لە بینەداری کورسات نیوز. حەزم کرد بەر لەوەی وەڵامی پرسیارەکە دەمەوە. بەڕاستی لافاو لە هەولێر خەریکە بێتە شتێکی زۆر زۆر ئاسایی لەگەر هەر باریرێک لافاو دروستە بێ. هەر جارێ لە جەمسەرێکی ئەو شارەوە جارێک ینی لە سێ جەمسەرە سەرچەکەی شاری هەولێر تەنیا ڕۆژ ئاوای هەولێر نەبێ کە زۆر جار من خۆم چەندی جار لە بەرنامە ئێوە ئاماژەم پێ کردووە کە ئەوێ بووە بە هەولێرێکی تر، ئەوێ بووە بە شارێکتر بۆ خەڵکی تر. ئەو جەمسەرەکانی تری شاری هەولێر ئەهمال کراوە تەنیا بۆ کۆکردنەوەی پارەی بەرپرسان و بزنسمانان و وەبەرهێنانە. بەنسبەت قسەکەی تۆ کاکزانە، نازانم لەدانەوەی سیاسی بۆ قسە زۆر کراوە، بەڵام کاتێک لێدانەوەی سیاسی بۆ بابەتێک یان بۆ کۆمنتێک یان بۆ لێدوانێک ئەکرێ کە شتەکە ینی مبالەغەی پێوە بێ یان مەسەلەن یەک لە نمونونەکان ڕاست نەبێ، ئێمە لەو شارەی لەسەر چەند ماگێک چەند ڕۆژێکە 20 ڕۆژێکە کەوتونێ ناو وەرزی زستان، ئەبینین دۆخمان چۆنە لە کەمتری ماوە سێ لافاو هاتووە بەداخەوە، دیسان بەداخەوە گیانی قوربانیانی هەبووە و گیانێکی مادی یەکجار زۆری هەبووە. و لە مانجی دەو ئەوانەش بینیمان خەڵکی هەولێر لە بێئاوی هەم دووبارە ئەو سێ جەمسەرەی ڕۆژهەڵات و باکوور و باشووری هەولێر کێشەی بێئاویان هەبوو. تەنانەت ئەگەر داهاتنە سەر شەقامەکان داوای ئاویانە کرد لەلایەن ئەو ڕێکخرا و نازانم مختار و ئەوانە عەفو ئیهانە خەڵک ئیهانە ئەکرا، قسە بە خەڵک ئەگوترا، هەڕەشە لە خەڵک ئەکرا. یعنی تۆ بێ ینی گۆی زەوی بەندە بە ئاوە مرۆڤ ئەگەر ئاوی نەمینێ یعنی ژیان نامێنێت. تۆ بێ داوای ئاو بکەی تۆمەتت بۆکەن، داوای ئاوەکەی پێت ئەڵێ وانە ئاو هەیە، تۆ کەست بینیوە مانجی 8 و 9 بەو هاوی نەگەرمایە بێتە سەر شەقام، لەسەر شەقامە گەرمە ڕابۆستەی لە بەوەی برێ ئاو نییە و لە کاتێک ئاوشی هەبێ. من شتەکان ئاسایی وەرەگرم کە مەسەلەن خوێندنەوەی سیاسی بۆ بکرێیان بە بیدەشی سیاسی وەربژیرێ، بەڵام کوردەواری وتنی بەری خۆت بە بێژنگ ناگیرێ و حقیقەتە بەداخەوە. ینی من ئێستا هاتم بۆ ئۆستۆدیۆکەی ئێوە لە ڕێگا، ینی نزیشی 20 دقیقە زووتر بە ڕێکەوتم، وتم ئەگەر خوانەکە ببێ بە لافاو ڕێکە نەگیرێ لە موعیدەکەی خۆم شەرمەزار نەبم. ینی لە هەولێر بارانە لە شەقامی بەڵێ کاکزان، من بەر لەوەی داخل لە شەقامی 100 مەتری لە شەقامی کەرکووک
خەریک بوو یعنی ئاستی ئاوەکە بەرزەبەوە ئەگەر بە نیو سعات یان سعات ئاوەکە بەو شێ بارانەکە بەو شێوە بێدڵنیا بە دووبارە وەک شەوی پێش و کارەسا دروستەکە لەو شارەکە ئەوەش بێباچی یەکەی ئیداری ئەو شارەیە بێباچی حکوومەتی هێرێمە بێباچی پەرلەمانی کوردستانە بێباچی هەموو دەسەڵاتداری ئەو شارەیە کە هیچ باچی نییە بەوەی کە لەو شارە خەڵک ئەمرێ خەڵک ماری ئاو ئەیبا خەڵک مناڵی بە ئاودا ڕوا خەڵک خانووی ئەڕوخێ خەنووی سارەی ئاو ئەیبا یعنی ئەمە شتێکی بووە بە شتێکی زۆر ئاسایی بەداخەوە و دیسان بەداخەوە من هەست دەکەم شتۆ بەردەوامشە بێ لەبەرەوەی کەسێک نییە تاکو ئێستا کە بێ خەمخۆریەک بک بێتن بزانێ هۆکاری ئەوە چییە خۆی کاکزانە هەولێر لە کۆنەوە کێشەی ئاوەڕۆی هەبووە بەڵام بۆ ئێستا زیاد بووە ینی هەمومان ئەزانین لەگەر گەشەکردنی هەولێر لەگە گەورەبوونی هەولێر ڕێڕەوی ئاوەکان گۆڕاوە لەسەر ئەو شوێنانەی کە ئاوی بارانی پێدا ئەڕۆی چەند قۆرتێک بوو چەند حەفرێک بوو ئەو شوێنانە گۆڕاویان کەوتۆتە شەقامی لەسەر دروست کراوەیان دابش کراوە و بووە بە یەکەی نیشتە جێبوونیان وەبەرهێنەکان زۆر بەبێ وجدانی ڕێڕەوی ئاوەکەیان گۆڕیوە خۆی کاکزانە ئێمە خەڵکی هەولێرین شارەزای جوگرافیای شاری هەولێرین ساڵانی ڕابردوو یانی توی برم 10 ساڵ 5 ساڵ بەڵێ کاک بەدرا ببوورە کاک بەدرا من گفتوگۆی ئەوە لەگەڵ بەڕێستاکەم بەڵام پێشەوە بچمە لای کاکسیروان چالاگوانی مەدەنی کاکسیروان ینی لانی پەیوەندیدار لە کاتی خۆی لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی قسەی خۆیەکە و مۆبەرێرەکەوێ بە دوواداچوونەکەین و کۆبوونەوەی ئاوە مەسەلەن هەندێک لە زێرابەکان یان ئاوڕۆکان گیراوە ئێوە وەکو چالاگوانێکی مەدەنی ئەگەر بە چاوێکی ڕەخنەگیر سەیری ئەو بابەتەکەن ئایا ئەم بابەتە پیشیانە مامەڵی لەگەڵ کراوە یاخود لە حەزمی خۆی گەورەتر کراوە یان بۆتە ململانەیەکی سیاسی منای خۆی گەورەم هێرە بە سڵاتان لێ بێ کاکزانە سڵاوانەکەشتا هەمیشە ئێمە گەمانێ قسە لەسەر پرسێک بکەین لەسەر ڕووداوێک بکەین لەسەر کارە ساتێک بکەین لەسەر کێشێک بکەین لە هەرێمی کوردستان دەبی جارێ مەبەستمانەوەبی ئایا باشتری بکەین بەرەو باشتر بڕۆین هەمومان دەزانین دۆخی لافا و دۆخی کۆی پرۆسەی یعنی پرۆسەکان لە هەرێمی کوردستان خەلەلی تێدایە کەم و کوڕی تێدا هەیە کۆمەڵە خەڵکانێک تاوانبارن کە ممکنە پێویستە سزا بدرێن و دەبیت سزاش بدرێن ئەوانە میدیا دێ ماوەڵەکی دروست دەکا دروست ناکە ئەمە پرسێکە لە کوردستان هەموو شتێک بە سیاست کراوە ینی ئەمە کەس ناتوانێت کۆڵی لەمە بکە ینی بەداخەوم گەیشتە ئاستی ئەوەی کە ئێستا خۆشبەختانە کەمێک باشتر بووە گەیشت بە ئاستی ئەوەی کە ئەگەر ڕووداوێک لە سلێمانی ڕوودا بە دەمانگوی یاڵە بە ئینتیمای سیاسی جیاوازی سەر بەدەسەڵاتی هەولێر پێی خۆش دەبوو یان لە هەولێر شتێک ڕوویدا بە لە سلێمانی خەڵکێک پێیان خۆش بوو کە دەیانگوتەوە ئیتر هەولێر کاول بووە ئەمە دێن یعنی بە ویژدانەوە قسە لەسەر ئەو پرۆسەیە بکەین ئێمە دەزانین لافاو بابەتێکە کە پێشوەی باران بێ پێشوەی ئەو بارانی ببارێ قەتیش نابێتە مبەڕیر بۆ نمونە لە دوێنێنا پێرە لەو بارانە و لەو لافایە کە دروست بوو لە ماوەی کاتژمێرێکدا 80 میلیمتر ئاوباری وە ئەمە نابتە مبەڕیر بۆی کە نابی لافا دەبی لافاو ڕوو بدە شتیوان نییە چونکە لافاوەکان هەمومان دەزانین بۆ ڕوودەدا لەبەرەوەی کە خەلەلەکەیە لە مەزرایە خەلەل هەیە لە پرۆژەکانە خەلەل هەیە لە کۆی ئەو بابەتانەیە کە لە ڕابردوودا ڕوویداوە کە بەڕاستی ینی ئەوەی کە جێگای هەڵوەستە لەسەرکردن بوو لە ڕۆژی لافاوی یەکەم بۆ یەکەمین جارە سەرۆکی حکوومەت لە ماوەی هەموو کابینەکانی ڕابردووە سەرۆکی حکوومەت دێتە سەر خۆی دەگاتە لافاوەکە خۆی ینی من ئاگداری هەندێک قراری سەرۆکی حکوومەتم کە دراوە لەبەرۆی دیسانەکە نەبێ بە سیاسی کۆمەڵێک سزای خەڵکیش دراوە ینی بریا لە پێش چاوی خەڵک بتواندرابار ڕاستە و خۆ کۆمەڵێک بەرپرس ڕاوانی ماڵی کراباوان کە هۆکاری ئەم ڕووداوانن کە دەڵێن بەرپرس بەمانەی بە پارێزگانا بەمانەی وەزیرنا بەمانەی سەرۆکی حکوومەت و پەرلەمان نا بەمانەی لە شوێنێکە سەرۆکی شارەوانیەکەیە فەرمانبەرێکی خەلەلێکی هەبووە دەیان شت کراوە مهندسێک هەبووە واژووی لەسەر پرۆژەیەک کردووە ئەم پرۆژەیە بۆتە هۆی دروستبوونی لافاو کە ئەمانە هەموو ئەو شتانن کە بەڕاستی دەبی هەڵوەسی لەسەر بکرێ بۆیە میدیا چۆن دەگوازێتەوە چۆن ناگوازێتەوە میدیا مافی خۆیەتی میدیای دەسەڵات دێ ڕوئیەک پیشانەدا میدیای ئۆپۆزیسیۆن دێ نای بڵێ ئافرین ئەم لافاوە خوا نردیتی تەواو حتمما میدیا دەیەوێتن سبێنێ مانجی ئازاڵ بژاردننی پەرلەمانی کوردستانە دەیەوێت خەڵکەکە بێ قسەی بۆ بکاو دەنگدانی بۆ بکاو سبێدەنگی پێ بدەن و لە هەموو دنیا ژوایە ئۆپۆزیسیۆن بەو ئاراستە ئیش دەکە ینی ئەمە ئەوە نییە بڵێن ناکری میدیای ئۆپۆزیسیۆن بەو ئاراستە ئیش بکە مافی خۆیەتی چۆن ئیش دەکە ئێمە ئێستا قسە لەسەر پرسێک دەکەین بڵێن بەڵێ کاک سیروان
ئەوەی کە ڕوو دەدات وەکو گەنجێک شاری هەولێر وەکو چالاکوانێک پێت وایە کە کەم تەرخەمی تێدایە ینی ئێستا بۆ نمونە مەسەلەن هەر کەسێک لە جەستەی خۆی ئێستا من کە باری تەندروستیم باش نییە مەسەلەن دەزانم کەی و چۆن و بۆچی سەرمان بووە دەزانم خەلەلەکە لەکوێیە ینی ئێوە وەکو دانیشتوێکی شاری هەولێر دەزانن گرفتەکان لەکوێیە ینی بەڕاستی وەکو دانیشتوێک بەدەر لە ئینتیبای سیاسی خەلەل نییە هیچ خەلەلێک نییە لەو پرۆژانەی هەرێمی کوردستان و لەو لافاوە بگرا بە ئەنقەست کراوە بە ئەنقەست ینی بەشێک لە گەندەڵی تێدا هەیە ئەمە پرسەوە کەس ناتانی نیکۆڵی تێدا بکە لە ڕابردوودا لە ئێستاشدا یعنی ئەگە پرۆژەکان لە ئێستا درابن خۆی بەشێکە لەوەی کە گەندەڵی تێدا کراوە چونکە ناکرێ تۆرە سەیر بکە دوو گەڕێکمان هەیە لە هەولێر پێی دەڵێن سلاڤەستی و گەنجانستی لە بینی ئەم دوو شوێنێکی پێی دەڵێن گەڕەکی ئەوەی کە خانووی کۆریەکان ئەوانەی کە گەڕەکی هەژارێکی یعنی لە بین دوو ڤێلای گەورە گەڕەکی هەژاران هەیە بۆچی لە لافاو دێتە گەڕەکی خانی کۆریەکان بۆ ناستە سلاڤە بۆ نونە گەنجانستی ئەم پرسێکە کە بەڕاستی گەندەڵی تێدا کراوە بەڕاستی بەرپرسیارەتی دەبێ زۆر ئێستا من ئاگداری ئەوم بەحکمی نزیکایەتیم ینی نەک من ئەو زۆربەی خەڵکی هەولێر برادەراتی لە کاکمی خۆشناوەیە بایەوە ئەوەی کە دەزانی ئێستا ئاگداری ئەو پرۆسەیەشم کۆمەڵە خەڵکێکی زۆری سزادراون تەنانەت بەرپرسی پرۆژە لە زیندان بووە بازیشی داوە زەریبەشی لێستاندراوە و قەرەبەی خەڵکیش دەبێ بکاتەوە ئەمانە کۆمەڵی قسەن دەبێ بکرێ بەڵام کە بۆچی ڕوودەدا وا ڕوودەدا ئەمانە دیسانەکە دەڵێمەوە بزە بڕێک ئەو پرۆژەیە کاتێک دێت تێی ڕێڕەوی ئاو دەگۆڕیت بۆ قۆناغەدا دەڕوات کاتێک تێ دێت سەر مەرزراکان دادەخەیت لەو کاتانە کە پێویستە کراوە بن دەبی لە هەمان کاتیشدا دەبی شتێک لەبیر نەکەین هۆشیاری ئێمەمانانە بەڕاستی بەس هەموو مەباتەمە کاک بەدران تۆ من لە هەموو شارەکان بڕۆ سەیری کە زێرابەکانی کە ماڵی خۆمان بکەین بزانە چه زێرابەیەک دروستەوە بزانە ئەمان قوبڵ دەکەین لە بەردەم ماڵی ئێمە وابێ لە سەری زێراب لە سەری کۆڵانەکەیە چۆن بووە ئەمانە هەموو هۆکارن بەڵام بەم پرسە ئەمە دروست نابێت لافا بۆ نمونە لە پێش ماڵان ئەوە کۆبتەوە زبر بۆ نمونە لەم شوێنەدا لافا دروست بن نە هۆکارەکان یەکەم هۆکاری سەرەکی گۆڕینی ڕێڕەوی ئاوە دووەم هۆکارەوەیە کە زێرابەکانی هەولێر بە تایبەتی منتیقە نوێیەکان بەڕاستی گرفتی هەیەبووە هەمومان دەزانی ساڵانە کە لافا ڕوودە لە تەیراوە عەفوەن لە سەیداوە ڕوودەدا بۆ چونکە سەیداوە خۆی خەلەلێکی مێژووی لافاوی هەیە خەلەلێکی مێژووی هەیە بە تایبەتی لە سەدسری سەیداوە بۆچی لە گەڕەکەکەی من کە گەڕەکی کورانی پێ دەڵێن کە گەڕەکەکە لە زیاتر تەمەنەکەی لە 80 ساڵ دەبێ زیاتر لە 80 ساڵ دەبێ بۆچی هەتا ئێستا لافاو بۆ نمونە 10 سانتیمیش ئاو بەرز ناوێتەوە بۆ چکە ڕێڕەوی ئاوەکەی باشەیە زێرابی باشی تێدایە ئەمە پێویستی بەچیە ئێمە ئەمە ڕەخنە لەبین لە چی بگرین ڕەخنە لەوەی نا کە من بێم پاکانە بۆ دەسەڵات بکەم تۆ بێت دژی دەسەڵات بین نا ڕەخنەکە لەوەیە مناڵێک نەمرێ هەموو حکوومەت و هەموو دەسەڵات و هەموو پارتە سیاسەکان ناکە یەک مناڵ کە ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە ناکە ئەو گەنجە شوانەی کە باوکی شکرانەی خوای گەورە دەکە دەڵێ دوو کارە ساتمە بوو یەکێکیان ئەوە بوو کە نەمدیت بووە ئێستا مناڵەکەم هاتۆتەوە بۆیە ئەمانە ئەو پرۆسانە کە دەبێت چا بکرێت کاکسیروان ئێمە هەمیشە قسە لەسەر حەدەث دەکەین مەسەلەن باسی گەندەڵی دەکەی مەسەلەن زادەی 120 مەتریەکە کە لەوانەی کە هەموو خەڵک لە شارەکان تریش کە سەردانی هەولێری دەکرد دڵی پێخۆش بوو مەسەلەن ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵاتەکان وێنەیەکێ بۆ بەبەنداوێک مەسەلەن بۆچی دەبێ مستەسمیری ئێمە یاخود جێبەجێکاری ئێمە ئەندازیاری ئێمە لایەنی ڕقابی ئێمە ئەوەندە کەم تەرخەم بێ کە ئەم پرۆژە جوانانە ئەویان لێ بەسەر بێ دەزانی ئەوش پێوەست نیە بەستەنها بە شەقامەکە بە شەقامەکەی بۆ 120 نا 150 تەنانەت لە منتیقەی بەعەرکەدا لافا دروست بووە ئەمە پرسەکە لە پلانی یەکەمەوە ئیشمان بۆ نەکردو ینی بەڕێڕەوی بە بەرنامج کارمان بۆ نەکە پلانی تێدا نەبووە یعنی کە ئەگە پلانەکەشە بێ خەلەل لە ناو پلانەکەیدا هەبووە بۆ نمونە لە شەقامی بەعەرکە لە سەرجسری بەعەرکەیە دووجار لافاو دروست بووە من خاوەنی مۆڵەکە دەناسم زیاتر لە ملیۆن دۆلار زەرەری کردووە لەم لافاوانەی دووجار ڕووی داوە بۆچی لە بۆی خەلەل هەبووە ینی ئەمە گرفت لە دروستکردنی شەقامەکە نییە لەسەر ئەم شەقامی 120 مەتریە دەیان پرۆژە هەیە دروستکراوە ڕێڕەوەکە دەگۆڕێ گرفتەکە لە شەقام لافاو دروست ناکە پرۆژەی نیشتە جێبن لافاوی دروست کردە لە هەولێرە بەڵێ کاک سیروە گەڕێمەولات کاک بەدران
چۆکو ڕۆژنامە نووسێک ینی حقیقت لەوەدا چیە چۆنە بێت چارەسەر بکرێنی سێ بارانی بەخۆر هەرێمی کوردستانی گرتوتەوە لە هەرسێکیان نەسەلەن لافاو دروست بۆ لە شاری هەولێر لە گوندی کۆری ئەوەی کەماوەی ڕابردوو دوجار ئەوەی کە لە دارەتور ڕوویدا کە بوو بە مەساتێکی گەورەی نیشتیمانی و ئەوەی کە دوێنێش ڕوویداوە هەرچەندە لەخوا بە زیاد بێت کە زیانی ژیانی نەبوو بەڵام دووبارە زیانی مادیە بووە ئەو خەلالانە بۆ ینی گەڕەکێک دوو گەڕک سێ گەڕک نییە ینی لەپڕ هەر بارانە و شوێنێک ئەگرێتەوە. کاکزانە شاری هەولێر لە کۆنەوە کێشەی لافا و ئاوەڕۆ و زێرابەکانی هەبووە ئەوە شتێکی تازە نییە. زێرابەکانی هەولێر لەسەر ئەساسی ئاوی کۆڵانی ماران دروست کراون نەک لەسەر ئەساسیەوەی کە حیساب ئەو نەکراوە بارانە بارەیە لافاوە ڕستێ حیسابی ئەو نەکراوە ڕێڕەوی ئاوەکان گۆڕاوە ئەو ئاوە ئاخر ئاو کە زیادی کرد هەستا هیچ شتێک نییە ڕێ بگرێ تۆ هەر شتێک ینی من ئەوڕۆ دوێنێ سەردانی دە شوێنم کرد کاکزانە بەگوت بەرەکانی جەگە ساتر دروست کراوە آخر تۆ پایتەختێک بێ و ئیدیعای پاریزبوون و دووبەی بۆ بکەی بەو شێوە بتەوێ باش آخر 15 ڕۆژە زستان هاتووە دوی زۆرترین باران لەو ناوچێ لە مانجی دوو بۆ مانجی چوارە بۆیە ماستەرپلانی هەولێر فەشەلی هێناوە ئەوە حقیقەتێکە ڕەنگە هەندێک کەس بەنەوەیەکی تر بیبینەیان کاکسیرۆ بە زۆرێشتر بیبینەیان من یان تۆ بەڵام ماستەرپلانی هەولێر فەشەلی هێناوە لەبۆ ئەو زێرابانەی کە دروست کراوە هیچی لەسەر ئەساسی ئەوە دروست نەکراوە زێرابێکی گەورە بێ بۆ ئەوەی کە بارانێکی بلەو شێوە ببارێ بارانێکی 2 ساعتی 3 ساعتی لە وەرزی زستان بارێ بتوانێت ڕێڕەوی خۆی بگرێ و بڕوە لەگەرەوەی کە ئەو زێرابانە دروست نەکراوە هەستاون ڕێڕەوی ئاوەکانیە گۆڕیوە کاکسیروان کاکزانە عفو ئێمە خەڵکی هەولێرین شارەزای بۆ دڕوونەکەمەوە کاکزانە ئێمە خەڵکی هەولێرین شارەزای جوگرافیاین لە بەرزایەکانی خانزادەوە تاکو دێتەوە بۆ منتیقەی کەس نەزان و منتیقەی دارەت و حەفرێکی گەورە هەبوو ڕێڕەوی ئاو بێدا هات و ئەڕۆیشتەوە بۆ ڕۆژ ئاوای هەولێر و دەرچوو بۆ دەرەوەی هەولێر ئێستا ئەوە یعنی لە هەموو وڵاتێک کە ئاو ڕێڕەوی خۆی ڕێڕەوی سروشتی گرتووە دەستکاری ناکرێ ئەگەر دەستکاری بکرێت باشترێک لێ نەخراپتر لە هەولێر شەقامی لەسەر دروست کراوە لە هەولێر دابش کراوە بەسەر هاوڵاتیان کراوە بە خان و کراوە بە بەرپرس و سەرمایەدار کراوە بە کۆمەلگا و بە ستی و بەو شتانە بەبێ ئەوە هیچ حیسابێک یعنی من و کاکسیروان خەڵکی ئەو شارەین ساڵانی ڕابردوو لافاوەکان بۆ سنتەری شار بوون بۆ گەڕەکی تعجیل بۆ گەڕەکی گرکەند بۆ باداوان بۆ سێتاقان ئێستا کەمترین لافا بۆ شوێنانەیە لە بۆی هەولێر گەشەی کردووە ڕێڕەوی گەڕەشتر کەوتۆ سەر و گەڕەکانە لافاوەکان بە بەروانەکەوێت بە هەولێر ناکەوێت جاران کەمترین لافا ئەگەهات بۆ شێوە ژیانی نەبوو یعنی من خەڵکی شارم بیرم نایە لەگەر لافا و مناڵێک ئاو بردبی لە ئەوەی ساڵی مانجی 12 نزیک 15 کەس گیانی لەگەر ئاوە گیانی سپات بووە یعنی شتی وام لە هەولێر نبینیوە بۆ چونکە جاران ئەو ڕێڕەوە نەگۆڕا بوو ئەو ڕێڕەوی ئاوا ئەگەر بارانێکی زۆرە باری 2 ساعتی 3 ساعتی کاکاویانی لەو 2 ساڵەش وشکە سالی بووە گەنە خۆ ساڵانی ڕابردوو باران باش و باران ئەباری لافاوێکی کەم ئەو گەڕەکە کۆنانەی کە زۆر کۆنن لە هەولێر خۆی سروشتی هەولێر وایە شوێنێکی قۆڵە ئەو گەڕەکە کۆنەکانەی لە هەولێر بوون باران لەفاو ئەیگرتەوە بە مدوێکی کەم چارەسەرەکرا بەڵام وە گوتم ئەو زێرابانەیە کە ئێستا دروست کراوە و ئەوەی لە ڕابردوو هەبووە ئەوەی ئێستا کە لەو شتی و ئەوانە دروست کراوە هیچ حسابی بارانی بۆ نەکراوە من بەرەوەی بێن بۆ بەرنامەکە قسەم لەگەر سەرئەندازیارێکی وەبەرهێنان کردووە قسەم لەگەر بەرپرس چەند کەسێک لە وەزارەتی پلان کردووە هەمان ئەو قسەیەکان زێرابی هەولێر بۆ ئاوەڕۆی ماڵان دروست کراوە یعنی زێرابی هەولێر هەمووی لولێکی ئاساییە تۆپێکی یاری مناڵان بچێتنای ئەژیرێ ئەخە تۆ بێ حیسابی ئەو لافاوە بکەیت ئێمە بە دەستە خوشی پاریسی ئەناسێرین بڕۆ سەیری سەردەمی عولەمەیە بڕۆ سەیری زێرابەکانی پاریسکە شۆفەڵی گەورە بەناو زێرابەکان داڕوە هی لای ئێمە بە تۆپێکی مناڵان ئەژیرێ یعنی ماستەرپلانی هەولێر فەشەلی هێناوە ئەمە حقیقەتێکە ئەبێت حکومەتی هەرێم سەر و زێرابەکان گەورە کاتەوە و ئەوانەی بەدران ئەتوانرێەوە بکرێت کاکزانە یعنی ناتوانانی بڵێ چی یعنی من سەرۆکی حکومەت نزیک 3 ساڵ و شتێکە سەرۆکی حکومەتە پێشتر خەڵکی ئەو شارە بووە گەورەترین پۆستی ئەمنی هەبووە لە کەوکەوێک و لە قاڕێک و لە وڵاتی شتر ناتوە وەک من و تۆ ورد و درشت ئەزانێ یعنی من ئەزانم ئێستا ناوی هەموو ئەو پرۆژە و ئەو ستی و ئەوانم لایە کە سببی ئەو کارن کە لە هەولێر لەو سێ لافاوەی ڕابردوو ڕوویدا یعنی سەرۆکی حکومەت ئەتوانێ بێ بزانین هۆکارەکەمان بڕوو کاتەوە ئەوەی هۆکاری سەرەکی ئەوەیە
بە سزای خۆی بگەێنێ کاکسیلوان شتێکی باس کرد سزادانی خەڵک باشە کەوایە هیوادارم وابێ من دوور نزیک بەڕاستی ئاگادار نیم بۆ نایەن لە بەرچاوی خەڵک لە بەرچاوی ئەو کەسانی جرجیان سوتاوە لە بەرچاوی ئەو کەسانی کە ماڵیان وێران بووە یعنی بێن ئەوە فران کوڕی فران من هەموو ناوەکانم لایە من ئێستا ئەتوانم ئەلێرەوە بە سەرۆکی حکومەت برێم هەمووی ناوەکان کەسی باڵا و کەسی سەرمایه‌داری ئەو شارن بوونە هۆکاری ئەو سیلافاوەی ڕابردوو بەڵام آخر چ هۆکارێک من ناوەکەی بڵێم بەیانی ئەو هەل لە شوێنی خۆی بێ دەوڵەمەندترە بێ دۆرانەکەی زیاترە بێ منش ڕاپێسی دادگاکەن لە بۆی کە ڕاستیەکەم گوتووە لە بۆی کە گوتومە باشتە دووبارە نەبێتۆ ژیانی خەڵک یاری مناڵان نیە فەقیرێک بە هەموو تەمەنی ئەبێتە ساحب خانوویەک بەیانێک لە خۆرە سیلاکی خانووەکەی ئاو بردوێتی یعنی هەرچی کارە ساتە بەسەر خەچی ئەو شارەی دادێ هیوادارم یعنی ئەمە لە پرسە خەدەمیەکەی کاکزانا من حەزم کرد سەر بخەمە سەر شتێکی تر لەو شارە ئێمە 4 ساڵ جارێک پرۆسەیەکمان هەیە بە ناوی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی مەحافەزە کە نوێنەری خەچی ئەو شارن لەخوا بەزیاد چەند ساڵێکە نەکراوە تا ئێستا نەیانتوانی وەشانی بخەنە بەر من حەز دەکەم یعنی ئەنجومەنی مەحافەزەی هەولێر 25 کورسیە بێزگە لە کەمینەنەتەوەکان 25 کورسیە 13 کورسی لایەنەکانی دەرەوەی پارتین ئەو 13 کورسیە ینی زۆرینەن پارتی خۆی 12 کورسیە 13 کورسی لایەنە زۆرینەکەن ینی حەزەکەم یعنی ئێستا هیوادارم گیان لێم بێ ئیشی وان لە ئەنجومەنی مەحافەزە چییە ئەرێ بەڕاستی ئێوە لە حکومەتی خۆجێی بەشدار نین یعنی نە قایمقامێک نەمدید نەحیەک نە بەڕێوەبەرایەتیەک نە بەڕێوەبەری پۆلیسێک نە بەڕێوەبەری شارستانیەک هیچتان وەرنەگرتووە لە هەمان کاتدا ئۆپۆزیسیۆنش نین محافزێک ئەڕوا محافزێک لێ دەنجی ئەدەنێ محافزێک ئەمری خواکە محافزەش نوێ دەنجی ئەدەنێ ئێ باش ئەنجومەنی محافەزە ئێوە خەڵکی ئێستا یعنی جگ لایەنەکانی دەرەوەی پارتی چ جوابی خەڵکی ئەو شارە دەنەوە یعنی ئەگەر بەیانی دەنگدانی ئەنجومەنی محافەزە بکرێ ئەچن بۆ گەڕەکی دارەتوو و ڕۆشنبیر و گەڕەکی کۆری و گەڕەکی ژیان و گەڕەکی نووسەران و چی بە خەڵکەرێن یعنی ئەڵێن بە خەڵک دەنگمان بدێ ئێ باشە بۆچی دەنگ دەداتێ بۆی خزمەتی شارەکە بکەی تۆ نوێنەری ئەو خەڵکی کاکە تۆ نوێنەری خەڵکی تۆ نوێنەری مەردارێکی کە شوانەکەی ڕۆیشتووە تۆ نوێنەری خەڵکی دارەتوو خەڵکی ڕۆشنبیری تۆ نوێنەری خەڵکی کەس نەزانی ئێ باشە دەوەرە فەرمولایانی پەیوەندیدار بانکە کاکە ئاخر بزانین هۆکاری ئەوە چییە ئاخر ئەمە بە پێی کەشوهاوای جیهانی کەشوهاوای ئەو ناوچەیە گۆڕێ ساڵانە ئاو زیادەکە یعنی ئێمە دەبێت دڵمان ناو دەستمان بێ بەیانی لافاوە نەخەوین دوو بەیانی لافاوە نەخەوین باران نەبارێ نەخەوین یعنی کاکزانە لە ساڵی هەفتایەکانەوە لە یابان قۆچپەی چاکەت نەماوە کراوە بە لەجگا بۆی زۆرترین کات فەرمانبەرەکانی حکومەت ئیشی حکومەت بکەن بۆ ئەوی کە ئیشی هاوڵاتیان ڕای ئیشە نەوەستێ حکومەتی مە هەر بە هەوای نەفس 4 ڕۆژ عوتڵەیە بۆی لافاوە 5 ڕۆژ ئیمتیحانیە بۆی لە آخر وڵات بەو شێوە بەڕێوە ناچێت کاکە آخر ئەمڕۆ واقعی بەیانی ئەدی دوو بەیانی ئەدی سێ بەیانی یعنی ژیانی خەڵک بووە بە شتێکی زۆر حەکەزایی لایەن ئاو ئەیبا ئاو نایبا لافاو ئەیبا لافاو نایبا جا قسە بکە ڕەخنە بگرە پێت ئەڵێن دژی ئەو شارەی دژی ئەو شارەی تۆ دژی پرۆژەکانی کاکزانە یەک دقە مساعدە بکەت خوا حەزم کرد قسەی بخەمە سەرنجی کاک سیروان لەسەر ئەوەی کە گوتی جاران لە سلێمانی شتێکە بۆ ئەماکردە سیاسی یان لە هەولێر شتێکە بوو لە ئەکرا سیاسی لە سلێمانیەوە پێچەوانە وڵای من نازم من وای نابینم ینی لافاوی ڕابردوو من چەندی چالاکوان ڕۆژنامە نووس خەڵکی خێرخوازی گەرمیان خەڵکی کفری خەڵکی هەڵەبجە لە سلێمانیەوە کۆمەک بۆ هەولێر کراوە یعنی با ئێمە خاڵە جوانەکان بدینین لەوەی کە لەو شارە کەس نایکە لەو شارەش چالاکوانی ڕۆژنامە نووس چوونە ماڵەکانیان خاوێن کردەوە نەوتیان دابەست کردەوە سەلەن و ڕایەخ و کۆمباریان داوە بە خەڵک نەک حکومەت لە کاتی حکومەتی بەغدا 2 میلیارد دینار دەدا حکومەت ملیارێک دەدا ئەوەش قبول ناکە یعنی هیوادارم کاکسیوان دەست بکاتە سەر خاڵە جوانەکانی نێوان شارەکان نەک ئەوەی کە خەلەل و فەشەلی دەسەڵات لەو شارە بەو شتە بشاردرێت باش کاک بەدران کاک سیروان ینی کە قەرارە هەمووتان مەسەلەن تۆ جملەیە کردوت بۆ من سەرنجڕاشیش بووتت ڕۆحی ئەم مناڵە دەمانجەکە دانەرە تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە بەداخەوە هەموو ینی حەزب و لایەنە سیاسیەکان و حکوومەت و ئەوانە هێنێت بۆچی بێکەوە دەنجی تۆ دەنجی کاک بەدران یەک ناخەن بۆ ئەوەی گەندەڵانی کەم گەندەڵی ببێتە شەرمەزاری مەسەلەن کاک عەلی حەمە ساڵح ڤیدیۆیشی داناوە بە ئاشکرا دیارە کە ئاپارتمانێکە لەسەر ڕێگەی ئاو ڕێڕەوی ئاو دانراوە یعنی و ڕوونە خەڵکی تریش باسیەکە تۆش وەکو چالاکوانێکی وە لە هەنگری پارتی دموکراتی کوردستانی باسیەکەی بۆ دەنگانە یەک ناخەن بۆی کەم و کورتی گەندەڵی ئەوەی کە تۆ ناوی ئەنێ منوتم خەلەل تۆڵی بان قەس ببێ بە شەرمەزاری نەوە کابرا سزایەکی بەسیت و بڕۆ کاکزانە پێشوێ بێم یەبی توێش ینی گرینگە بەڕاستی ینی بۆی کە تەوەری بابەتەکەمانەوەیە کەمە
باز لە بەیانی دەکەین چۆن بتوانین ئەمە ڕوو نەداتەوە ینی ساڵێکی تر چۆن ئەمە ڕوو نەداتەوە یعنی قۆناغێکی ڕوو نەداتەوە ئێمە جارێ کە دەڵێ وشەی چەمچی فەشەڵ یعنی کۆتایی پێدێ کە دەڵێ فەشەڵ نەچابوونی هەیە یعنی هەر خەڵکەشکە بێتی ئەو گەڕەکان هەموو تێکچی دووبارە تۆ سەر لە نوێ بنیادی بنیتەوە یعنی جارێ دەبیت چەمکەکان ڕاستکەینەوە ئەمە خەلەلمانەیە خەلەل ئێستا ژەتوانین زۆر بە ئاسانی ڕێڕەوی ئاو دروست بکرێت لە زۆربەی منتیقەکانی بە تایبەتی وەکو کاکە بەدران باس دەکا لە منتیقە نوێیەکان دەکرێت چکە وەکوتم لەسەر لە ئیتاری هەولێرە زیاتر لافاوەکە ڕوودەدا ئیتاری بازنەی هەولێر واتە لە سەروی 120 مەتریە تا ڕادەیەک ئەمە دەتوانین ئێستا دەتوانین ڕێڕەو دروست بکرێت بۆی کە بەڵام نەگرێڕەوە دروست کرا ئەمجارە قوشتەپە و شوێنەکانی تر بە هەمان شێوە بەردەوام بێ دەبێت ڕێڕەوەک بێ تەنانەت سول لە ئاوەکە شوێر بگیرێ خاڵی دووەم کە ڕاست بکرێتەوە ئەم حکوومەتە 3 ساڵنی هەبوو بۆ کاک بەدران ئەم کابینەیە تقریبا 2 ساڵ و چەند مانگ بەکار 3 ساڵ ئەوەندەنی ینی ساڵێک تاخیرترە مانگی 11 هەڵبژاردن دەکرێت ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای شتێک نیە ینی ئەنجومەنی پارێزگا ڕۆڵی پێم وانێ ڕۆڵەکی وا گەورەی جێڕابی لە خزمەتکردن بە نەک ئەو ئەنجومەنە زۆربەی ئەنجومەنەکانی شارەکان ینی بە تایبەتی هەولێر من باسی هەولێر دەکەم نەمانتوانی و ئەنجومەنەی توانیەوە ببێتە نوێنەی ڕاستەقینەی خەڵکی شاری هەولێر لە هەمان کات من وتم ینی لە ڕابردوودا ئەو بۆی ڕاستکەمەوە من بەستمەوە نییە کە دەڵێم خەڵکی سلێمانی وا هەولێر وەنا ئەمە بەستم ئەوەندە ئەعزابە سیاسیەکان خەڵکیان هەم دەدا لە سۆشیال میدیا یعنی پێمان خۆش وەندە شت ڕوویدابایە بۆی ئەوە ئێستا خۆشبەختانە کەمترە خەڵک نیشتیمانیتر بیر دەکاتەوە من دەزانم هاوڕێکان لە شاری سلێمانی و لە هەڵەبجە و لە شارە لە چەمچەماڵ پارەیان بۆ خەڵکی هەولێری ناوە و من و کۆمەڵێک برادری تریش لە هەولێرە کۆمەکمان کۆکتۆ بۆ خەڵکی گەرمیان و شوێنەکانی ترە و بۆ پارچەکانی تری کوردستانە ئەو پەڕی ئینسانیەت و ئەرچی سەرشانی ئێمەیە چی دەکەین و چی ناکەین تەنال بۆیە ڕێک خستنی دەنگەکان پرسیاری جەنابەت یەکخستنی دەنگەکان بەمانەی ئەوەی کە حکوومەت شتەکان دەزانێت بەڕاستی دەزانێت دەبێت کاری لەسەر بکە بۆچی ئەمە دووبارە دەبێتەوە ینی ئەم دووبارە بوونەوەیە ینی ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەوەی بۆ من جێگای دڵخۆشی وەکو سیروان خودی سەرۆکوەزیران بێتە ڕۆژی لافاوەکە کە هاتەوێندەر من قسەیەک بکەم ممکنە زیاد بێ ممکنە زیاد بێ زانی بۆ چکە ئەو بە چاوی خۆشتەکان دەبینێ دەبێت بە خێرایی کار لەسەر ئەم پرسە بکرێت کە دڵنیاشم لەوەی ئەمە کاردانەوەشی لەسێ دەکەوێتەوە بۆ منە کۆمەڵی خەڵکی سزا دراون من دەڵێم بەڵام دووبارە ناکرێت بە سیاسی بکرێت لەبەرەوەی دیسانەکە خەڵکێک سزا درێ لەسەر بیکەین بۆی کە دڵی ئەوانەی کە کۆچیان کردووە دڵیان خۆش بێ تەماشای باوکی مناڵەکە کە دەڵێ کاکە بۆیە مناڵەکە بکە لەسەر بۆنیتی سیارەکەم دانایە من شێواوم قەت نابێت تۆ ئەو باوکیشی خەڵەلی هەیە ئەو مناڵەش بۆ من ناکرێت و لە کاتی لافاوە مناڵێکی چەمانگی لەسەر بۆنیتی سیارەدا بنیت یعنی ئەمە پێویستی یەک بە هۆشیاری کۆمەلگاکەمان هەیە دوو بەڕاستی پێداچوونەوەیکی وردی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەو خەلەلانە دەستنیشان بکرێ بۆ نمونە لەکوێ سزای ئەو کەسانە بدرێت نەک تەنها بەوەی چای دەکەم پێبژاردننی دەنگەکان ئەگەر خوا عمر بدات مەسەلەن ئێوە لە ئێستاوە قسە بکەن کە مەسەلەن دیسان سبەینێ گەڕەکە هەژار نشینەکان بێ ئاو نەبن بۆ نمونە لە سلێمانی لە دهۆک لە گەرمیان لە هەر شوێنێک دەنگە ڕازگۆکان ڕاستەقینەکان یەخەن نەوەک مەسەلەن یەکێک ڕخنە بگرێت یەکێک دیفاع بکە یەکێک دیفاع بکە یەکێک ڕخنە بگرێت مەبەستم لەوەیە زمانەت هەیە مەسەلەن ئاوی ئیفراش ئەم پرسە شەرمە کەسێک بێ دیفاع لە لافاو بکە شەرمە لە هەمان کات شەرمە بە ئەن قەست بێ لە بۆی بۆ منە دەسەڵاتی هەولێر ناشریکە لێ بدەیت هەردوو لا شەرمە دەبێ بە ویژدانەوە من و کاک بەدران خەڵکی ئەم شارەی یعنی مەسئولیەتمان لەسەر شانە و ئەرکمان لەسەر شانە و خزمەتی بکەین هەمومان کۆچین ئەوەی کاک بەدران دەڵێ ڕاستە ڕێڕەو دەگۆڕێ مەزرایەکان تێک چووە هەمووی دروستە بەڵام قسەکە لێرە نییە ئەو قسانە کە من دەیکەم تۆ دەیکەی بڕوا بکە من کاکومێت کە پارێزگاری ئەو لێرە هاوڕێمە من لە من لە تۆ باشتر دەزانێت چکە هیچ کاممان بە من و بە کاک بەدران و هیچ گەنجێکی هەولێریش بەقەت کاکومێتی بە حکمی مەسئولی لاوان بووە لە ناو شار و منتیقە و گەڕەکە شعبیەکان نەبووە بە حکمی تۆپانەیەکی کە بەردەوام دەبووە لە منتیقە شعبیەکان بێ لا یەزالیش ئەومانەی ئەوەی کە ڕوودەدا دەبی ئێستا ئەمە قسە لەسەر نەکەین چا بکەین باسی قسەکردن بکەین دەبی ئێمە حکوومەت ئیشی یعنی فشار سەر حکوومەت بکەین چای بکە دووبارە نەکاتەوە سزای ئەو کەسانە بدە کە خەلەلی هۆکاری ئەم لافاوانە کە ڕوودەدا کە بەشێکی لافاوەکەش
ئەمە شتێکە وەکو دەڵێم من لە کەژناسی قسەم کردووە لەگەڵ تەنانە لەگەر یەکێک لە خاوەن مۆڵەکان کە پارێکی زۆر دەڵێکا کە لە چەند ساڵی ڕابردوو بۆی لافاو لە کنەمە ڕووی نەداوە یعنی 10 ملیم بۆ 15 ملیم باران باریوە ئەم ساڵ 70 ملیم باران باریوە لافاوەکەی بەڵام دیسانەکە نابێ بە 70 ملیم و 80 ملیم لافاو لە هەولێر دروست بێ یەک کاتژمێر باریوە ئەدێکە بتە 4 کاتژمێر چ ڕوو دەدات دەزانی ئەمەگە 4 کاتژمێر 80 ملیم لە سەیەک ئاو باران ببارێ یعنی کارەساتێکی گەورە دروستەدا کە دڵنیام ئەو کاتی هەزاران قوربانی لێ دەکەوێتەوە بۆ ئێمە ڕێ لەم خۆناغە بگرین حکوومەت پێویستی بەوەی نییە پێی بڵێن لەکوێ خەلەل هەیە بەخوا لە من و کاک بەدران باشتر دەزانێ بەخوا مچینە من و کاک بەدران ناوی یەک بێچان نەزانی خاوەنی کۆمپانیەکان سەرۆکی حکوومەت و وەزیرەکان ناوی یەک بێچان دەزانن چێ هۆکاریشە بۆیە ئێمە دەبێت داوا بکەین تکایە بۆیە کە ئەمە ڕوونەداتەوە ڕێگەی لەم خۆناغەکە کە خوای گەورە 80 ملیم باران 12 کەس بووە قوربانی ئەگەر 4000 بباری هەزاران کەس دەبتە قوربانی کاک سیروان لەر سێلافاوەکە کۆمەڵێک بەڵگە خرا ڕوو بەڵام هی بەرپرسی ناوی بەرپرسی باڵا دەهات دەتوانرێ ئیزرات لەگەڵ ئەو بەرپرسە باڵایانە بکرێت بڵێ بۆچی تۆ مەسەرەن ئەوەی توات دوای ئەوە تۆست لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە سەیری ئەو ڤیددیوەیەکە کاگعالی دایناوە ڕێک لەسەر ڕێڕەوی ئاو دایناوە ئاو چۆتە ناو هینەکەشی شوقەکەشی و ئەم جارە دەرگایەکی داناوە ساتری بۆ کردو کۆی کاک بەدران باسی کرد جارەکەی تر مۆڵێکە و لەسەر ڕێگای ئاو دانراوە ینی خۆ ئەمانە بێویژدانی گەورم بەرامبەر بە خەڵکی هەژار شینی ئێمە بۆ خەڵکی هەژارە بەڕاستی بۆ هەموو کەسێکە بۆ یەکسانی بەڵام زیاتر چینە هەژارەکە کە دەنجی ناگە کە ماڵی وێرانە بێ یعنی پێت وایە ئەتواندری ئیجرات لەگەڵەوانە بکرێ جارێ لە هەولێر ماڵی بارزان کە کاک مەسوور سەرۆکی حکوومەتە کاک نەچیروان سەرۆکی هێرێمە و جەنابی سەرۆک بارزانیش وەکو ئەومان دەزانین لیدەری هەموو ئەو بابەتانەیە کە خود لە پارتی و لە کوردستانیش قسە لەسەر دەکرێن ئەم پرسا کەس دەوام گەورەتر نییە کەس دەوان گەورەتر نییە بۆ نمونە ئەوان نەتوان دەست بۆوان بن چێە ئامۆزایەتی خزمێکیتی مکتب سیاسیە سەرکردایەتیە جارێ ناو پارتی هیچ بەرپرسێک جورئەتی نێسبێنێ ڕوبەڕیوانش بێتەوە یعنی ئەوە نییە وەکو ئەحزاب سیاسیەکانی تر ئەگەر بڕێک لە شارەکەی خۆی دوورکەوە هزار قسە بە سەرکردەکەی خۆی بڵێ لە ناو پارتی ئەمە شتە نییە یعنی کەس نییە بتوانی بەرامبەر ماڵی بارزان لە هەولێر لە بەرپرسەکانی ناوخۆی پارتی دەڵێم وەکو ڕێزیش قسە دەکەم ئەوە پەیوەندی بە هەندێک شتی کۆمەڵاتی وەیە زیاتر یعنی چێ لەوان گەورەترە بتوانی ئەو بکە بۆیە ئەگەر سزا دێن دەبی سزا بدرێن ئەگەر نەدراون ئەگەر دراون دەبی سزاکانیشان پێ خۆشە لە خەڵک ڕوون بێتەوە من خۆم لە لای کاکومێ دانیشتم گوتی کاک فڵان منی نردووە وتی بابی کاک فڵانیش تۆ بنێرێ من ئەویشە ناکەم یعنی تەمەژا بکە من خۆم لە لای دانیشتم خۆشایەدا ئەمە بۆ مێژوو بازەکەم باشە یعنی کەس نیە لەوان گەورەتر بێ چی دەتوانانی ڕوبەڕویان بتۆ بڵێ ناتوانانی سزان بدەیت بۆیە ئەوەی کە کراوە سیروانێک دێ بە ناوی ماڵی بارزان و پارتی قسە دەکات سیروان چیە کەسێکی ترسێ بە ناوی وان قسە بکە ئەوان حکومڕانی ئێرەن حکومڕانی کوردستانیش چکە هەموو دەسەڵاتەکانە دەژێر دەسەڵاتی ماڵی بارزانیش ئەوە کاک نەچیروان و کاک مەسرور ئەنجومەنی ئاسایش هەلەستەوانە بۆیە دەبێ ئەم قۆناغە چاپ بکەن بەڵام بەچی بۆی کە حکوومەت بەس حکوومەتی پارتینە ئەوشتان لەبیر نەچێ جێگری سەرۆکی حکوومەتمانەیە وەزیری پلاندانانمانێ کە دەبی بزانین بۆچی پلاندانانی ئەم وڵاتە بۆ بە هەم پلان نەک بۆ تەنها بۆ ئاوڕۆ بۆ لافاو بۆ بابەتی کۆچی گەنجان بۆ بابەتی مخدرات بۆ بابەتی کە ئەمانە هەمووی گەورەترین مەترسین بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان ئێستا ئایندەی هەرێمی کوردستان باش زۆر باشە کاک سیروان کەواتە کاک بەدران چۆن بتواندرێت چارەسەرێک داوەندرێت چارەسەری شێقڵانی کە مادام خاوەن هەیە وەکو کاک سیروان وتی پێویستی بە چارەسەری شەیە پێویستی بەوە نییە کە ئێمە بین لە میدیا شین و ڕۆڕۆ بکەن چیتر بۆ هەموو قوربانیە کاک زانە بەڕاستی کاکسیروان یەک دوو خاڵی زۆر جوانی باس کرد یعنی کە بە قەولی خۆی گوتی ماڵی بارزان کەسی یەکە من و کەس لەسەری وان نییە کە تا ئێستا کەس سزا نەدراوە لەو شارە لە ماوەی سێ لافاوی ڕابردوو حتمما دیارە دەبی بەخوا ناو پرۆژە و خەدەماتەکان بن یعنی ئەوە قسەی خۆی ئەگەر ئەعرابی کەی ڕێک بۆ شێوە دەرەچێ ئەگەر ئەوان نین فەرمووە شاشە هەیە و میدیا هەیە چێ بەرپرسی ڕوحی ئەو حەفدە کەسەی مانجی 12 بوو چێ بەرپرسی زیان لێکەوتی هەموو گیانی خەڵکە ینی سەراحەت بە ڕاستگۆ بین لەگەر یەکتری لە ماوەی یەک مانگ تۆ لە ماوەی مانگێک سێ لافاو ڕوو بدا کەمتر لە مانگێک سێ لافاو ڕوو بدا تا ئێستا نەتوانی
چەند کەسێک سزا بدەی یان چەند کەسێک بینی بە خەڵکی بدەی ئەوە فران کوڕی فران بۆ خاوەنی و 10 میلیۆن دلار لەسەر ئەو پرۆژەیە کە ڕێڕەوی ئاوەکەی گۆڕی بوو فەرموو با سزای بدەین کتایسە کە سزا نەدراوە کاکسیروان وتی ئەوان کەسیەکە من حتمما دیارە دەبی ئەوان ناپرۆژەکە بن ئەوە ئەعرابی قسەکەی کاکسیروانە لە هزر و باوەڕی من نازانم کاک زانا من ڕەشبین نیم بە دۆخەکە بەڵام حقیقەت نەگۆڕە مەزاری هەولێر و زێرابەکانی هەولێر فقط بۆ ئاوڕۆی ماڵان دروست کراوە فقط بۆ ئاوی جۆگەی ئیشی ڕۆژانەی خەڵک دروست کراوە بۆ لافاو دروست نەکراوە یعنی من یەک بەراوردی ئەو ڕێکەشناسی هەولێر کوردستانت فێرم ئەو بارانەی لە ماوەی 24 ساعتی ڕابردوو لە نێوان هەولێر و سلێمانی هەولێر و ڕانیە باریوە نزیکی 70 بۆ 80 سەدە زیاترە یعنی لە سلێمانی 70 بۆ 80 ئەوەندەی هەولێر باران باریوە کە تیشتێکی وا ڕووی نەداوە ئەگەر یعنی چاولێکردن لە ئیشی باش قەت خراپ نەبووە فەرموو بە بەرپرسانی وحدەی هەولێر بە سلێمانی بێن کاکە ئەو بارانە 70 ئەوەندەی بەرامبەر سلێمانی زیاتر باری وە کەسی ئەو شتە لە سلێمانی ڕووی نەداوە هۆکارەکەی چیە فەرموو ماستە پلانەشدن بە ئێمە با تا چکەین یان بزانین هۆکارەکەی چیە من يعني كلام فشلي هنا وكاك سيروانجان فشل يعني نازنم تو هردك ما كوري او شارين يكزستان بيبري لو هولير لا فاروي ندابه يكزستان بيبري يك باران بيبري لو هولير روي ندابه يعني فشل بونسيا يعني من بين مكيازي كم والله زيرابه كم يكبتسوكا با كم نات دبي او شارع سلنوي دیزاین بکرێتەوە ئەو شارە سەر نووی زێرابەکانی حسابی باران بکرێ حسابی ئەو ڕێڕەوانە بکرێت کە گۆڕاوە حسابی ئەو ڕێڕەوە سروشتیانە بکرێت کە لە بەرزایەکانی هەولێر و ئەو داتە ناو شاری هەولێر و ڕێڕەوی خۆی گرتووە چۆ دەرەوەی هەولێر یعنی من حەزەکەم زۆر سەراحەت بم لەو باسە کاک زانا یعنی کاکسیوان لە یەک دوو حالەتێ باسی بە سیاسیکردنی پرسەکەی کرد يعني من قد حزم لقى ونبوه يعني جان وروح ومادي خلق بسياسي بكري بلام يعني من كاكسيلوان قرشي خاتونا والشاري هولر وقت من شارع زاي او كاك اميدي بيشش زاي ناوتينا ولاني 50 زاي ليله دياري ياري توي بيدانشت به اگر سياسي كردن نبي قرك لنا وراس شاري هولر تا استاكورانا كي قرا باشا سياسي كردن سونا قرق لو شارع هي تاكو استاهلي باسينيا من حزناكم بتمناو ترتي اويك او روداواني كرودان بالسياسي بكري من تنيا هاتم او حق تباسكم لهولير كخلشي هولير بتشويك خلق هجالو خلق ندارو فقيده كخلق شرزورينيا دسوسيتوا برشي بتالكري بروجي شكستي بي افلوشتيتوا بروجي خرابي بي افلوشتيتوا هيت خدماتك بو قرقينيا من هاتم باسي حق تبكم كجاني خلق لاي من بوها كوي كلا كاك سيرواني دبرسي لقرشي خاتونا وانا بوها كاك بدران بس سياسي كراوا كاك زانا قرشي خاتونا او خلقيتي دادجي لدواي سي اتش اب كزي كان داجي كرابو قرشي هفالاني استابو بارتي اوي دابش كدا سر خرچي خوي دواتي لقرشي خاتونا درابو كسانه كدواي سي اتش اب زي كان داجي كرابو استا كقرشي خاتونا كسنتري شاري اولادي بايتختي حكومه يرمي كردستان كولانا كاري قرا تو استا بو بالا نبرو بسارك درناسي قرشي الشهيداني بش مكتبي سياسي شاري هولير لبلوي خلشي غير بارتي ليا تاكو استاكب هيلي يعني من حزناكم بابتها كان متقالبي السياسي قلت من روحي انسان جاني خلق لاي من لسريه مشتكى بلام كاكسيدوان سنزالي تكراري كردوكا اشتكان بس سياسي كري اشتكان بس سياسي كري كاكا جان او مني مشتكان بس سياسي كردوا والله واري او شارع والله ببرسي او شارع والله دصلاتي او شارع والله حسب حكم راني او شارع اشتكان ببرسيكا ناس الملك انا كاكسيدوان هودك ما كوري او شارع الاستوديو كسينه دري ادم بهردو قرك اجا ساركي تو ساركي من لنا قرجي نبو تو بريمن راست نكرد بدا بشتكان بس سياسي نكراو او حقيقتها او حق ناغوري كاكسيوان او ناغوري او قركاني خلشي هجاي نشينن تو سيرك لدقداني امزارا يعني من حظ نكر سوا تورا كاكزانا لدقداني او زارا خلشي او قرك الشعبي انيكا خلق هجارك كالحكومه ولد صلاته نكتن يا بارتي مو حساب كان يرد كتوا برو سيرك خاون كنتني خدمات يعني تو سيرك قد نحيي قشتبا خلشي هجارة كبراي بحزابي سياسي وحكمتنا ما جاني سونا قرأتشي روشنبيلي خلقتشي فقيري تيدا قد نحيي جارتو نوسران باداوان شرطاوا
بڕۆ کەس نەزان خەڵکەی هەژاری تێدایە کە بڕوایان بە حزابی سیاسی نەمایە بە هەموو ئەلوانەکانەوە بڕوایان بە نوێنەری خۆیان نەماوە بڕۆ سێر بزانە ژیانیان چۆنە یعنی من قەت لەگەر ئەوە نیم شتەکان بە سیاسی بکرێت یعنی دووبارە و دەبارەیەکەمەوە ئەوە حقیقەتی شاری هەولێرە هەولێر لە 4 بەشەوە 3 زەمسەری ئێمال کراوە بەشێکی کەوتۆتە خوارەوە بۆ خۆیان هەولێر شتیان دروست کردووە خەڵکەکەی تر ئاوی نییە ئاوی هەیە لافاو دەیبا لافاو نایبا کارەبای هەیە قەت مشکلێ و دەسەڵاتە نەبووە ئەوە حقیقەتە من ناتۆ بەیانی راپۆرتێکی بنکۆڵی بکە لەو شاری هەولێرە لەو گەڕەکانە بپرسە 3 زەمسەری شاری هەولێرت پێێرم ڕۆژهەڵاتی هەولێر باکووری هەولێر باشووری هەولێر جگە لە ڕۆژ ئاوای هەولێر راپۆرتی بنکۆڵی بکە بەرنامەیەکی دی کۆمنتاری بکە بزانە هەمووی لەو دەسەڵاتە بێزاریاندا هەمووی لە مافەکانی خوێندن بێبەشەیاندا هەموو لە بیمەکانی تەندروستی بێبەشەیاندا هیچ تەمینیەتێکی ژیان لەو 3 زەمسەری شاری هەولێر نەماوە ئەوە حقیقەتە هەولێریان کردو بە دوو بەش بەرزیان کردەوە فێلای قەبوو قەبەیان کردووە تۆ لە چ گەڕێکێکی کاک سیروان گوتی من لە کورانم من لە گەڕەکی باداوانم یەک لە گەڕە کۆنەکانی شاری هەولێرە کاکسیلوان لە من باشە شارەزای ئەو گەڕەکەیە بۆ تەحدای کاکسیلوان نزیکی 6,000 ماری تایە یەک قوتابخانەی هەیە بنکەی تەندروستی نییە تاکو ئێستا ئەو گەڕەکە باخچەیەکی نییە حەریقەیەکی نییە لەبەرەوەی ئەو گەڕەکە حزبی دەسەڵاتی لەو شاری ڕەت کردەوە باش سپاس دەکەم کاک بەدران لایەنی سیاسی من حەزم نەکردەوە لەگە بە سیاسی بکەم بەڵام کاکسیلوان زیاتر لە چەند جارێک دووبارە ئەو حقەتی شاری هەولێرە من لە قسەکانی خۆم بەرپرسم ئێوە وەکو کەناڵێکی میدیایی ئەتوانن راپۆرتێکی کۆمنتاری لەو 3 زەمسەری شاری هەولێر بکەن بۆ قسەکانی من دەست خۆش کاک سیروان ئەگەر سەرنجێکت هەبێت لە دوجارە والله من نازانم بە ئەوەی گوتی بەخوا من باس سیاسی بە سیاسیم نەکرد ینی گوتم نابی باسی سیاست بکەیت ئێمە دەبی هەمومان کۆک بینە سەرەوەی کە دەبی ئەم شارە جوانتر بێ بەڵام بە جددی کاک بەدران بۆ خوای گومانم لە خۆ کرد کە من لە هەولێر بم گومانم لە خۆ کرد کە من کوڕی هەولێر بم یعنی ئەولێرت ئەوەندە ناشیرین کرد ئەولێرت ئەوەندە بێ ئاو کرد یەک قەوسم دێ کاکسیوان یەک قەوسم دێ یەک قوسم دێ یەک قەوس کاکزانە ئێوە کەناڵی ڕاگەڕێن ئەوەی گوتم ئێوە بڕۆن راپۆرتی دیموکراتی بکەن لە راپۆرتی دیموکراتی بکەن من لە هەموو قسەکانی خۆم بپرسم بەڵێ دەڵێ راپۆرتێکی من دەمێ بەلای خۆم بڵێم ئەگەر با کاتی قسەکەم دێتیەوە فەرموو من بەوردی دەمێ شتێک بڵێم بەڕاستی هەولێر ئەوە نییە کە باز دەکری هەولێر کاک بەدران ڕاست دەکەی خەلەلی تێدایە کەم و کوڕی تێدایە هەمووشمان قسەمان لەسەر کردی خوا شایدە من لە ئیعلام قسەی لەسەر ناکەم کە دەکەمە بەرپرسە باڵاکان بە تۆخی دیفاعیانی دەکەم واللهی گەنجێکی ئەو شارە هەر ئینتیمایەکی هەبێ هەر دنیا بینینێکی هەبێ هەر ئاینێکی هەبێ مادەم خەرچی ئەو شارە بێ خزمەتی بکەین بە هەمومان بەڵام واللهی هەولێر ئەوهانیە واللهی هەولێر یەکە لەو شارانەی کە من ئێستا خەڵک دەناسم لە شاری سلێمانی ژیاوەسە لە هەولێر کار دەکا دەرێ واللهی جوانە واللهی جوان کراوە خزمەت کراوە سەرڕای بوونی ئەو کەم و کوڕیانەی کە من و کاک بەدران زیاتر دەیزانین لە خەڵکەشکە کاکزانە ممچینە بە یەکسەر نستە منتیقی باداوان و کووران بێتە منتیقەکانی ئێمە ممچینە یەکسەر بێتە منتیقەیەکی خۆش ببینی بەڵام ئەمە لەنا ئەوانی من دەزانم خەلەکە لەکوێیە دەزانم بۆ کاری خەلەکەش لەکوێیە واللهی نەمزانی و هەرێمی کوردستان من ئامادەم ئەگەر لەسەر بابەتی پرسی خاتوناوە لەبەر ئەوەی کە خەڵکەکەی خەڵکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەیانی لەو بەرنامەیە ئامادە دەبم بەیانی کاکزانە من داوەتی تۆ دەبم با کاک بەدران لەگەڵم بێت دەسمەکن کاک ئومێد ئەگەر بڵێن لەسەر ئاستی ئەوەی کە خەڵکی یەکێتیە دڵنیا بە لەوەی لێکوان لەو شاشەیە من دەڵێم لە ژیانی خۆمدا نەکار دەکەم لەو هەولێر نیشتە جێ نابم گوناعەتۆ خەڵکی هەولێر بە ئاراستی بەرپرسانی هەولێر خزمەتی ئەو شارەیان کردوی تۆ بێ بە سیاسی بکەی لە خاتری ئەوەی کە لە بۆ یەکێتی نییە کاکە یەکێتی خەڵکی ئەو شارەیە کاکە یەکێتیش بەرپرسیارەتی لەو شارەیە لا یەزالیش ماڵی کاکۆسرە ڕقەمێکی ئەو شارن و بزنسمانی ئەو شاران دەتوانن قبول نەکەن ئەوان هەولێر لەسەر کاکۆسەر خاوەن ماڵە بە ئەو بابێ قسە لەسەر ئەم پرسە بکە قەت نەمزانی و هەولێر ئەوەندە خراپبی بەڕاستی بەداخەوم کاک بەدران ئەو پۆست ئەو کۆمنتێکە دات زۆر بە خراپی دات من بەڕاستی زگم بە خۆمستا کە بەڕاستی خەڵکێک لەناو هەولێر بی ئەوەندە بێویژدان بی بەرامبەر بە شارەکەی خۆی کە بڵێ هەولێر هیچی بۆ نەکراوە و لەبەرەوەکەی سەر بەلایەنێکە بەداخەوەم کە هەولێر گەیشتەوە قۆناغا خەڵکێک بەو ئاراستە بێ هەولێر بۆ قۆناغا کاک سیروان کاک بەدران دواسەرنج زۆر بە کورتی کاکزانە یعنی بەڕاستی نازانم کاک سیروان ناتوانین لە قەلبی حزباتەکەی بێتە دەرێ من
ئەوە سێبارەی ئەەکەمەوە ئێوە کەناڵ بەخوات و من لە لە قالبی کەس بە قەدر من لە قالبی نیشتیمانی نییە ئەم لە هەرجارێ من جەنابەت باش دەناسم کاک بەزیاتر لە قالبی لەگەڵی باداوانی بۆ نیشانەکە لەگەڵی باداوان من 6,000 ماری تێدا هاتم دیفاع لە خەڵکی هەژاری شارە بکەم بەڕاستی بێویژدان بوو بشم ئەوەندە بێویژدانی بەرامبەر بە شارەکەت کات ئامادە ئەو گەڕەکانە من بۆ خزمەت بەڵێ بە زۆر بە کورتی لە نێو خولەکە پامەکەم نەگەیشت بڵێ فەرمو کاکزانە من پامەکە بەس کاکەم ئەوە کەناڵی ڕاگەاندنن فەرمو دەمەوە کاک زانە یعنی بە پێی یاسای ڕاگەاندن دیکۆمنتاری 20 دقه بۆ سعاتێکە ئێوە توانن یەک دیکۆمنتاری لەسەر ئەوەی گوتم بیکەن ئەگەر وانە بوو منم لە بوو باریکترا تەنیا باسی ئەو گەڕەکەی خۆمت بۆکەم لە 6,000 ماڵ یەک قوتابخانەی تایە نەخۆشخانەی نییە و باخچەشی نییە من بە بەڵگا دووبارەش بە بەڵگا قسە ئەەکەمەوە ئەو گەڕەکانەی کە هەژار نشینن لە هەموو خزمەت گوزارەکەی من کە گەڕەکەی بەشۆنە 6 قوتابخانە هەیە و 2 نەخۆشخانە هەیە و 11 مزگەوتی شمەیە بەیوای خزمەتی زیاتر ئێوە هەردووکان لە هەولێرن کاک سیروان کاک بەدران سوپاسانەکەم کاک سیروان گەردی چالاکوانی مەجەنی و کاک بەدران مەحیدین ڕۆژنامەنووس هەردووکتان لە ستۆدیۆ هەولێرن بەیوام دەست بکەنە ملی یەکتر و ڕەخنەکانیشتان بەنە بەردەم بەرپرسە باڵاکان بۆ هیوای چارەسەر بۆ خزمەتی هێژارە ئێمەش لێرە لەگەڵ هاوکارانم بەرنامە ڕانمان پێشکەشکردن هەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە